لە هەر جێگەیەکن سڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتتان باش بێ دڵتان خۆش بێ ڕۆژەکەتان پڕ خێر و بەرەکەت بێ لەگەڵ مەتین کەریم خان هاتینە خزمەتان کۆمەڵێ بڕگە و بابەتی جوانمان بۆ ئامادە کردوون میوانی تایبەتمانە بێت لە تەوەری یەکەما باز لە گەورەترین پێشانگای تەندروستی لە هەولێر دەکەین کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت مەتین بەیانیت باش پێم باشە تۆ باز لە تەوەری دووەم بکەیت سپێدە باش بتون شاکاری دارم توی باش بی لە تەوەری دوێ ئیرۆ ئەمێ بەحسێ جورێن چا ئەمسان قەهوەی بکەن بێجا لە ستودیو ئەم دەمێ ڤانداریا کەسێکە تایبەت بکەن و باوایەکی گەشتێ بەحسێ چا و جورێن وێ و قەهوەی هەم دیسان بکە هەلبەتە ژمارەیەکە بابەت ترێندین هەمە جورمە هەن ئەمێ ئەم بڕۆ بەحس لێ بکەن. بجا شکر برای کام چنه نوا تورین خواده او بابتن کو ایرو آماده کردی اما بحث داخویانی که روی بریا گشتیا هاتو چوا هولیری بکن روی بریا هاتو چوا گشتیا هولیری شوفیران آگاهدار دکه کو ایرو روزا دوشنبه و باشه که جاده 120 متری بازار هولیری بتایبت او دکه با گرک روشنبیری لنزیک بنزخانه سازین هاد گه کتابخانه رونا جبر کار کردن لپروژه آوا افرازه و به گرتن بجا داخل شوفیران دکه و بشه ریکه 120 متری بکار نینن و ریکه الترناتیف آنکو جاده بدیل بکار بین هیا کو کار هلکولینا بوریان و این پروژه افراز با وقتی گشتی تمام دبن. بله. تشکر. امی بچنا پاکیج کادن یا دهوکی ابتای. تازه لانس ورگرت و متین برو ام بابتش بعد توفی. بله. لدهوکی صفان عدنان گنجکی آکنجی گنده کمونایه یسر بن حیا خانکی قضا سیملی لپارزگاه دوکی. با هیا ما 15 سالانه اف گنجه به نچیران ماسیا دبار جانا خوزانا خو و یا خوش پیدا دیگه. او دی بیجه. روزانه هنجاران به شویجی او نچیران ماسیان لسر بندوا موسلی دیگه. و دهاته که باجی جوی کاری قازان جکتن و خاص و دخازه کازیده جی لسر ماسین وی هیا. ناویم صفوان عدنانه برنیاسم بحرو از خلک گنده کمون نامه سر به ناحیه خانکه و شو من گرتنا ماسیا افا 15 سال از وی شولید کم پترش 15 ساله شو من گرتنا ماسیا حزام اواس نیچیروان ماسیا بم از علم تیمه وی شولی ماش بیچگات یا خو از ناوی شولی درابیم هم مهرد ویت از وی شولی بکم طبعا استيم فيشوليا بابرس قيمني سر يعني هم معيشاتي مخرج سر قرتنا ماسيا بقام خلقي كامونا بترش بينجيش مالا بترجيش بينجيش مالا معيشاتي مخرج سر قرتنا ماسيا وماسي خواتينا ماسيا متقرنا متينا درافي الويرة متفروشينيكا الدرافي بكرتين جزاخ وتين دوكتين اكريتين شيل ازش خرجاتين ماسيش كامونات كانوا وشينيكات بن باجيرا بلاوات كده چه به 100,000 چه به 150 200,000 نه شرطن در روزات بحقی 15 خوش نداره شولینی چیری واسه هند در روزات لوینا ماسی هبت ام زوری ماسی بین وقتی نه بيجي ماسی ناگیرن ها خوشتره دبي داني سر عليك نو جازت ام ابشا خرد من البيري حتى روجادي مثلا دبيني دور روجا سير روجا اسمها من البيري وقت تشد من امان انت تشتي هي بيد فيها ونمن علف لا قال تشتي دي بيد فيها روجانا انا هكا مديد من امان شو مالي بخوت ان مجاركات ام جي خود دان بيري جينو كاسلي بكيلومتر اجي نمروف ونخاني ونمرو ابد الريبار الدور بارد منين طبعا بس انا هنا بتلفيري فيرج حاب بيتن ودي تجي هبن ايكي شر حتى ايكي حق ممنوع انا شفت ماسي بكره هي دائما زياده بينا ماسيه وكي ديجي ما نهيفت من الورد وانا هيفاده
هيفاي كدو ماسي صندي بحر طازت ماسي تشتبني بحري حركة ماسي ناميتن وكي جما بيجات هابين يمشون تكونوا بايزة عليكم السلام هكا متور كي شابان بس 6 كيلو كار 6 كيلو كار چەند توێژینەوەیەک دەریان خستووە کە یادگاری دەبێتە هۆی قەڵەوی جا باش گوێ بگرە بە جوان بۆ دڕۆنکەمەوە توێژەرانی ئەمریکا هەستاون بە ئەنجامدانی چەند توێژینەوەیەک و بە قسەی خۆیان بێت بۆیان دەرکەوتووە کە یادگاری و یادەوەریەکان ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە دیاریکردنی بڕی ئەو خواردن و خۆراکەی کە دەیخۆین بۆیە دەکرێت یەکێک بێت لە هۆکارەکانی کێشەی زیادە ڕۆیکردن لە خواردن لای هەندێک کەس تیمێکی لێکۆڵینەوە لە سەنتەری توێژینەوەی هەستە کیمیاییەکانی مۆنل لە ئەمریکا بۆیان دەرکەوتووە کە کۆمەڵێک دەمارەخانەکانی ناو مێشک بەرپرسن لە هەڵگرتنی یادەوەریەکانی شەکر و چەوری هەروەها پەیوەندی ڕاستە و خۆی بە خواردنی خۆراک و زیادبوونی کێشەوە هەیە و دەڵێن لەوانەیە ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی قەڵەویش توێژەر دیلارتیک لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی ساینس دەیلی کە تایبەتمەندە لە توێژینەوەی زانستی دەڵێت شتە سەرسوڕهێنەرەکە ئەوەیە کە ئێمە کۆمەڵە دەمارێکی دیاریکراومان لە ناو مێشک دەستنیشان کردووە کە نەک تەنها ئەو یادەوەریانە پێک دێنن کە پەیوەندیان بە خۆراکەوەیە بەڵکو پاڵنەریشیانە تەنانەت ڕەفتاری خواردنمان دیاری دەکەن ئەم پەیوەندیە دەماریە دەتوانێت کاریگەریەکی بەرچاوی لەسەر کێشی جەستە و تەندروستی گۆڕانکاری خۆراکە بێت دەست خۆش من شاکار ئەمێ چنە مووسڵێ مە پاکێجێک ئامادەکردە نوژانکردنا شینوارێ نەمرود کە دەکەوە باکوورێ مووسڵێ و پایتەختێ ئاشوریان بووە هەیانەها بەردەوامە و تیمەکە شینەوارناسن عێراقێ هەیانەها زیاتر ژە 35,000 پارچەیەن شینواری لێ دەرێ بەدیتنە و کۆمکردنە ئەو دەبێژن شینوارێ نەمرود وەکو گەنجینەیەکێش بۆ عێراقێ و پێدویە دماوایەکێ زوودا هەمی بێتە نوژانکردن هەفکارێن مە ئین هاوسێک سەبەر بەوەیەکی ئامادە کردە ئەم بە هەفرە ببینن شوێنەواری نەمرودا لە باکووری شاری مووسڵ پایتەختی ئاشوریەکان بۆ و گۆڕی چەندان پاشای ئاشوری تێدایە لە سەردەمی ڕێکخراوی تیرۆریستی داعش وێران کراوە و پرۆسەی نوژەنکردنەوەی بەردەوامە ئەو شوێنەوارناسە عێراقیانە سەرپەرشتی پرۆژەی نوژەنکردنەوەی شوێنەواری نەمرود دەکەن تاوەکو ئێستا دەیان 1000 پارچەی شوێنەواریان لە شوێنەکە دۆزیوەتەوە بەڵام نایشارنەوە و زەحمەتێکی زۆر لە کۆکردنەوەیاندا دەبینن طبعا اكيد هو احساسي عند انتشال اي هەر جارێک پارچەیەکی شوێنەواری دەدۆزینەوە و دەیگەڕێنینەوە بۆ شوێنی ئەسڵی خۆی وەک ئەوە وایە شتێکی نوێمان دۆزی بێتەوە زۆر پێی دڵخۆش دەبین ئەم ناوچە شوێنەواریە گرنگی زۆری هەیە و دەکرێت بە گەنجینەیەک بۆ عێراق هەژمار بکرێت تیرۆریستانی داعش کاتێک هێرشیان کردە سەر مووسڵ زیاتر لە 500 پەیکەر بەرد دیواری شوێنەواری نەمرودیان وێران کرد شوێنەوارناسە عێراقیەکان لە بەردەوامی پرۆسەی پشکنین و هەڵکۆڵین توانیویانە تاوەکو ئێستا زیاتر لە 35,000 پارچەی شوێنەوار بدۆزنەوە و کۆیان بکەنەوە نحن الآن بطور إعادة ئێستا ئێمە لە پرۆسەی دۆزینەوە و کۆکردنەوەی پارچە شوێنەواریەکانین پاشان نۆژەنیان دەکەینەوە لە قۆناغی کۆتاییشدا وەکو پێشووتر پێکەوەیان دەبەستینەوە لحد الآن هي عملية جمع ئەوەی ئێستا دەکرێت پرۆسەی کۆکردنەوە و پۆلێنکردن و جیاکردنەوەی پارچە شوێنەواریەکانە و بە گوێرەی ئەو پلانەی دانراوە پرۆسەکە بەردەوام دەبێت دواتر شوێنەوارناسەکان پرۆسەی جیاوازی نۆژەنکردنەوە دەست پێ دەکەن هەڵبەتە هەوڵ و پشتیوانی نێودەوڵەتیشمان دەبێت لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیری و دەستەی گشتی کەلەپور و شوێنەوارناسی
لە ساڵی 2017 کۆتایی بەدەسەڵاتی ڕێکخراوی تیرۆریستی داعش لە عێراق هێنراو. لە ساڵی 2018 پرۆسەی نۆژەنکردنەوەی شوێنەواری نەمرود دەستی پێکرد، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا کارەکان ڕاگیران و لە ساڵی 2023 دەستیان پێکردەوە و پرۆسەکە تا ئێستا بەردەوامە. شوێنەواری نەمرود لە نێوان ساڵانی 1350 بۆ 610 پێشداینی بنیادراوە و ڕوبەرەکەی 360 هێکتار دەبێت و 30 کیلۆمەتر لە باکووری مووسڵ کە ناوەندی پارێزگای نینەوەیە دوورە. تەوان مەتین نەمرود یەکێک بووە لەو چوار پاشایی کە حکمی سەرزەویان کردووە. حکمی نەمرود ئاگر و ئاسن بووە، کابرایەکی زاڵم بووە، هەرچەنە بەشدارە لە ئەو حەزارەتەی کە عێراق هەیەی لە مێژووە. دواتریش وەکو گێڕانەوە دینیەکانی گێڕنەوە لە کۆتاییە مێشولەیە کوشتی. دواتر فەرمان مێشولەیەک بە فەرمانی خوای گەورە چێتە لە لووتیەوە چێتە ناو مێشکیەوە 400 ساڵ. دواتر هەر خۆی فەرمان بە پاسەوانەکەی کات کە بە شمشێرەکەی لەکە لە سەری با و لەو ئازارە ڕزگاری بێ. والحاڵ ئەنجا ئاچینە سەر تەوەری یەکەم. ئەمڕۆ یەکەمین و گەورەترین پێشانگای تەندروستی لە ژێر دروشمی نەک ئەمڕۆ یەکەمین و گەورەترین پێشانگای تەندروستی لە هەولێر بەڕێوە دەچێت لە ژێر دروشمی داهاتووی تەندروستی ببینە. بۆ ئەم مەبەستا دکتۆر ئەنەس هەوار ڕێخەری پێشانگاکە لێرە میوانە. دکتۆر زۆر بەخێر بێت. هەر بژیت. باسێکی پێشانگاکەمان بۆ بکە سەرەتا. مێدیکۆ یەکەمین و گەورەترین پێشانگای نێودەوڵەتی تەندروستی دەبیتن لە عێراق و لە کوردستان بۆ جاری یەکەمە ئەنجام دەدرێتن لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە بەرواری 5 بۆ 8 مانگ واتە ئەو چوارشەمە تا ڕۆژی شەمە بەردەوام دەبێت. وەکو باسیشت کرد لە ژێر دروشمی داهاتووی تەندروستی ببینە بەڕێوە دەچێت. لە مێدیکۆ ئامان زمانە نوێترین داهێنان و بەرەو پێشچوونەکان لە بواری تەندروستی ئەو بەرهەمانی کە هەن لەلایەن کۆمپانیەکان بخرێنە ڕوو. لەوێ بە خۆشحاڵیەوە ئەوەی کە ئێستا هەمانە کە ئێستا لە قۆناغی ئامادەکاریەکانی کۆتایین بۆ پێشانگاکە لە ئێستادا زیاتر لە 150 کۆمپانیایی ناوخۆی نێودەوڵەتی. دکتۆر ئەم دێنە باسەوەیەکێ وەکو ژمارە کۆمپانیای بەشدار هەم دیسان پزیشک لێمت بێت پرسیارەوەیەکی بکەم چ وەل هەوا کرێ بڕیاری بدەن بێ پێشانگای بکەن بچی بەریان نەها هاتیە بکردن ئەو جۆرە پێشانگا چونکی مەزنترین پێشانگا لەسەر ئاستی عێراقی هەمساری ما کوردستانیش ڕاستە. ڕاستی ئامان زمان بوو لە مێدیکۆ هەموو ئەو بەرەو پێشچوونانی کە هەیە لە ناوچەکەدا هاوتەریب لەگەڵ جیهان نوێترین ئەو بابەتانی کە لە بواری تەندروستی هەن ئەو پێشکەوتنانی کە هەن لە بواری ئامێرە تەندروستیەکان لە بواری دەستنیشانکردن و چارەسەریە تەندروستیەکان ئێمەش بێبەش نەبین لی هاوتەریب لەگەڵ ئەو بەرەو پێشچوونانە بتوانین ئێمەش کاری لەسەر بکەین لە ڕووی ئەوەی زانیاریەکی باشترمان هەبێت لە سەریان و هەروەها ببێتە پلاتفۆرمێکی سەرەکی لە هەولێرەوە بۆ هەموو جیهان واتە هەولێر ببێتە سەنتەری کۆکردنەوەی ئەو کۆمپانیا تەندروستیانە لە ناوچە جیاوازەکان و لە وڵاتە جیاوازەکان بۆی بێن لێرە بەرهەمەکانیان بخەنە ڕوو هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ ستافی پزیشکی بۆ پزیشکان بۆ دەرمانسازان بۆ قوتابیانی بەشە پزیشکیەکان و بۆ پزیشکانی ددان و هەموو ستافی تەندروستی بە شێوازێکی گشتی. باش دکتۆر چێن ئەوانەی کە بە دیاریکراوی بەشداری لە پێشانگاکەکەن هەمووکو کۆمپانیاکان هەمووکو کەسایەتیەکان تۆزێک تەفاسیلی بیت بەڵێ ئەوەی کە وەکو باسم کرد زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆی نێودەوڵەتیمان هەیە کە بەشدارە لەگەڵمان لەوێ کۆمپانیەکان لە بوار و سێکتەری جیاوازن لە بواری تەندروستیدا بۆ نمونە نەخۆشخانەی تێدا هەیە کۆمپانیای دەرمانی تێدا هەیە بۆ نمونە لە وڵاتەوە زیاتر لە 20 وڵاتەوەیە ئەوەی کە هەمانە لەو 150 بۆ نمونە زیاتر لە 35 کۆمپانیان لە وڵاتی هیندستان بەشدارن لەگەڵمان کە بەشێکی سەرەکیان کارگەی دەرمانن و بەشێکیان کۆمپانیای ئامێری پزیشکین بێجگەلەوە نزیکەی 5 کۆمپانیامان هەیە لە تورکیاوە نەخۆشخانەیەکی زۆر بەناوبانگی تورکیامان لەگەڵەوە کارگەی دەرمانمان لەگەڵە لە ئیماراتەوە لەگەڵمانن نزیکەی 3 کۆمپانیامان لەگەڵە لە ئوردن لە چین لە پورتوگال لە ئەمریکا لە هەنگاریە لە هەموو ئەوانە بەڕاستی کۆمپانیامان لەگەڵەوە بە حەقیقی لەگەڵمانن لەوێوە کە هاتوون لە ئەمریکا لە هەنگاریا لە پورتوگال لە چین لە هیندستان لە تورکیا لە ئوردن لە ئیمارات لەگەڵ ئەوەی ساڵی یەکەمە و خۆتان دەزان لە چاو ساڵی یەکەم تۆزێک زەحمەتە بتوانی هەموو ئەو وڵاتانە کۆ بکەیەوە بەڵام بە خۆشحاڵیەوە دیارە
هەم هەولێر پێگەیەکی گرنگی هەیە لە لای ئەو کۆمپانیا ئەو وڵاتانە بۆ نمونە وڵاتێکی وەکو هیندستان زیاتر لە 35 کۆمپانیا بەشدارە لێرە بەشێکی باشیشیان لێرە پێشتر بەرهەمیان نەبووە کەواتە دێن چاویان لەوەی لێرە و بەرهێنان بکەن دەزانن کە ناوچەیەکی ئارامە سەلامەتە و توانای بەرەو پێشچوونی زۆری هەیە لە ڕووی ئابوووریەوە بۆیە دەیانەوێت لێرە بێن هەموو ئەو ئینڤستمنتانی کە هیانە لێرە بەکاری بێنن. باشە دکتۆر تا بەحسی خەڵێکا گرنگ کرد ورمنەتە بخوا گوت کۆمپانیە زێتر ji 20 وڵاتان دێ بەشدار بن تێدا ئەو کۆمپانیا چ استیفادەیەکی چ مفاژی بەشداری بوونا خوا دبینن ینی دوێ پێشنگاهانکون دەکەن بڵێ خۆی بەپێی بواری کۆمپانیاکە دەور دەبینێت بۆ نمونە نەخۆشخانەیان کارگەکانی دەرمان ئەگەر باسی بکەین کارگەی دەرمان کە دێتە ئێرە لێرە دەیەوێت بەرهەمەکانی خۆی ئەو دەرمانانی کە هەیە کە لە کارگەکەی خۆی بەرهەمی دێنێت بیخاتە ڕوو لێرە و دەیەوێت ئەو بەرهەمانە وا لە بکات بەردەست بن لە دەرمانخانەکانی کوردستان لە بازاڕەکانی کوردستان و لە عێراقیش مێدیکۆ دەبێتە ئەو ناوەندەی کە ئەو کارگەی دەرمانە کۆ دەکاتەوە دەیبەستێتەوە لەگەڵ هاوڵاتی لێرە جاو هاوڵاتی دەکرێت پزیشکێک بێت دەکرێت بازرگانێک بێت دەکرێت لە گشت بوارەکان بێت بۆیە کارگەکانی دەرمان بۆ نمونە ئەوەی کە بەشداری دەکات لێرە دائمە لە ئێستاوە نمونە کۆمەڵک کۆبنەوەمان لەگەڵ ڕێخستون لەگەڵ بازرگانەکانی خۆمان و لەگەڵ ئەو کۆمپانیانی کە لە دەرەوە و لە ناوەش کار دەکەن. باش دکتۆر کەسانی ئاسایی توانن بەشداری بکەن بەڵێ بەڵێ کەسانی ئاسایی بەمەرجە بەشداری کردن نانە بە خۆڕاییە کورکراوەیە بۆ هەموو هاوڵاتیان ئەمە هەر لە بۆ ئەو بابەتەش پێی دەڵێن پێشانگای تەندروستی نەک پزیشکی کە دەڵێن تەندروستی کاتە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە پەیوەندی بە هاوڵاتیانیشەوە هەیە. باشە دکتۆر ئەمە پێشانگایەکی تەندروستی ینی ئەگە کەسێکی ئاسایی بێت بۆ نمونە چی ئیسفادەیە چی سوودێک وەرەگرێ معنەوی چەندین شتی زۆر زۆر باشماندانا لەوێ بۆ نمونە کۆمەڵێک پشکنینی بە خۆڕاییمان هەیە ڕاوێژ پشکنینی بە خۆڕایی پشکنینی دەموددانمان هەیە پشکنینی چاومان هەیە پشکنینی پێستمان هەیە کۆمەڵێک پزیشکی پێستی پسپۆر لەوێ ئامادەن کە تەسەوڕ دەکەم پێشتر ئەو شتە نەکرابیان زۆر کەم بێ بتوانی ئەو ڕاوێژ و پشکنینانە بە خۆڕایی لە یەک شوێن ئەنجام بدەیت بێزگەلەوە پشکنینی بواری خۆراکیمان هەیە کۆمەڵێک پزیشکی پسپۆرمان هەیە سیستەمی خۆراکیت بۆ دادنێت بێزگەلەوە زیاتر لە 1000 هەلیکارمان هەیە بۆ هاوڵاتیان بە تایبەتیش بۆ دەرچوانی بەشە پزیشکیەکان و قوتابیانی بەشە پزیشکیەکان لەوێن دەرزیاتر لە 1000 هەلیکار لە گشت ئەو کۆمپانیایانە و ئەو سێکتەرانی کە باسمان کرد لەوێ بەردەست دەبن بۆ نمونە تاقیگەمان هەیە کارگەی دەرمان کۆمپانیەکانی دەرمان نەخۆشخانەکان کۆمپانیەکانی پێداویستی پزیشکی و ئایتی هەموو ئەوانە لەوێ بەردەستن بێزگەلەوەی چەندین چالاکی جیاواز بۆ نمونە IQ تستمان داناوە ئەوەی کە بزانی ئاستی زیرەکی مێشکت چەندە چەندین خولی فریاگوزاری سەرەتایی و لە بواری ڕاهێنانی پزیشکی ئەوانەمان بۆ هاوڵاتیانی گشتی کردو بۆی کە دێتە ناوە بتوانێت سوودی لێ ببینێت خاڵێکی دیکەی زۆر گرنگ بیرم نەچێت ڕۆبۆتە ئەمە لە مێدیکۆ و باسم کرد داهاتوی تەندروستی ببینە زۆر کارمان لەسەر بابەتە داهاتوویەکان کردیە ئەمە 8 بابەت هەیە لەوێن دەرکاری لەسەر دەکەین بابەتی یەکەمیان کە زۆر گرنگە ڕۆبۆتە بۆ یەکەمین جارە ڕۆبۆتێکی زۆر پێشکەوتوو لە ناو مێدیکۆ دەخرێتە ڕوو لە کوردستان و لە عێراق پێشتر ئەو ڕۆبۆتە نەبووە ڕۆبۆتەکە زیرەکی دەستکردی زۆر پێشکەوتوی تێدا هەیە دەتوانێت قسەت لەگەڵ بکات وەڵامت بداتەوە دەتناسێتەوە بۆ جاری دوم کە دەچیەوە لای دەتناسێتەوە پێمان خۆشە ئێوەش ببینین لەوێ دەتوان قسەی لەگەڵ بکەن پێ بڵێ ماگایەکە لە من و مەتین بێ باکیدی لێ ڕۆبۆتەکە دەتوان قسەی لەگەڵ بکەن بۆ نمونە پرسیاری تەندروستی لێ دەکەن شانەکانی بە ئینگلیزیە بەداخەوە ینی بە کوردی خۆ دەزانی ڕەنگە لە ڕووی قسەکردنەوە تۆزێک زەحمەت بێ بەڵام بە ئینگلیزی وەڵامی پرسیارە تەندروستیەکانت دەداتەوە نیشانەکانی خۆتی پێدەڵی چارەسەریت پێدەڵی دکتور بێجا ئەفوت متقەت ئاژکردی هەمان ئەو ڕۆبۆتە نەها لەسەر ئەکرانی کوردستان 24 هەیە ئەو ڕۆبۆتە دێتەن ماشکردن لێ زمان ئینگلیزیەمانە زمانی ئینگلیزیە وەکو باسم کرد خۆی زیرەکی دەستکردیەکە بە کوردیش هەیە بەڵام وەکو قسەکردن بەداخەوە تا ئەسە لە کوردیەوە نەمانتوانین دکتۆر ئەو ڕۆبۆتە تایبەتە بە کوردستان وانەیە خاوەندایەتی بە کوردستان بزەبت یەکەم جارە لە هەولێرەوە لە کوردستانەوە بڵاو دەکرێتەوە لە بۆ هەموو عێراق ڕۆبۆتێکی زۆر پێشکەوتە پێشرە ئەو ڕۆبۆتانی کە هەبووە زیاتر چەند تایبەتمەندیەکی سەرەتاییان تێدا هەبوو ئەوە وەکو باسم کرد زیرەکی دەستکردی تێدا هەیە وەڵامی پرسیارەکان دەداتەوە و ئەمە خەریکین کۆمەڵک پشکنینی تەندروستیش بتوانین لە داهاتوودا پێی ئەنجام بدەین بۆ پێوانی بەرزەپەستانی خوێن پێوانی شەکرە ئەوانە خۆی لەگەڵیدا هەیە بەڵام بەداخەوە چونکە لە دەرەوەی وڵاتە بەڕاستی لە بۆ ساڵی داهاتوو هەوڵ دەدەین ئەوەش بتوانین کاری لەسەر بکەین. باشە دکتور تە باسی خەڵک گەلێک گرنگردی بیتونکە گەلێکش تەماشەوانێن مە دکتور بن یان دەرچوون بەشین پزیشکی بن یان دیفە هەلێکە کاری دابگەڕین
تقول زيت الجهازار هلين كار دينا رقصاندن في بيشانجايدا متشوا كي دينا رقصاندن تشابون من درس كي بزيشكي بيتن بخوا هلكا كاري دەست خۆ بینیتن خۆی ئەمە لەوێ بوثێک کۆشکێکی تایبەتمانداناوە بە ناوی مێد جۆبس لەوێن دەر QR کۆدمانداناوە ئەو هاوڵاتیانە و ئەوانی کە سەردانی مێدیکۆ دەکەن لەوێ CV خۆیان دەنێرن پێشکەشی دەکەن لە بۆ تیمی خۆمان جامە دوای ئەوەی کە هەر چا ڕۆژەکە تاوا دەکەین ئەو سیڤیانە شەیر دەکەین لەگەڵ هەموو کۆمپانیاکان لەگەڵ هەموو ئەوانی کە لەوێ بەشدارن لە ناو خۆی و لە نێو دەوڵەتی کە ئۆڵڕەدی پێشتر بەشێکی باشیان پێیان گوتوینە کە هەلیکارمان هەیە دەمانەوێت کۆمەڵێک خەڵک کۆمەڵک تاقیگەمان هەیە سەروی 100 هەلیکاری هەیە لەنە بە تەنیا کۆمپانیا جایمە دەین دوای ئەو 4 ڕۆژە هەموو ئەو سیڤیانە کۆ دەکەینەوە پێیان دەدەین لە بۆی زۆرترین هەلیکار بڕەخسێنی باش دکتۆر کردنەوەی ئەم پێشانگایە ئەتوانین بڵین سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە بەرەو پێشچوونێکی باشی بینیوە بێگومان ئەمە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە لەوێ دەخرێتە ڕوو باسی ئەوش بکەم کە مێدیکۆ لەژێر چاودەی ڕاستەوخۆی وزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێتن و لەلایەن کۆمپانیای نۆرت ڤیژن ڕێک دەخرێ چەندین بواری فەرمی تێدا بەشدارن لە وزارەتی تەندروستی عێراق لە کۆنسوڵخانە و نێردە دیپلۆماسیەکان ئەوە دەرخەری ئەوەیە کە لە کوردستان لەو 4 ساڵی ڕابردوودا و لەو کابینەیەدا کۆمەڵێک بەرەو پێشچوونی زۆر باش لە بواری تەندروستی هەبووە کۆمەڵێک چاکسازی هەبووە نوێگەری هەبووە لە بواری تەندروستی بۆیە لەوێ هەم لە کۆنفرانسەکە و هەم لە پێشانگاکە هاوڵاتیان کە دێن بینەری یان شاهێدی ئەو بەرەو پێشچوونانە دەبن کە هەن لە کوردستاندا دکتۆر ئەنەس هەوار سەرپەرشتێ ئێکەمین و گەورەترین پێشانگا تەندروستی لەسەر ئاستە عێراقی و هەرێما کوردستانê ku bi sponsoriya Kurdistan 24 jî dê rêve biçtin tu gelek bixîr gelek spas ku tu زۆر بەخێر بێیت بە هیوای بینیتان لێ ئینشاءالله هەر بەتەمێ بهێن بەێ شاکار ئەم لێ چنە دهوکێ ئەڤ gelek بابەت و پاکێجمانە دهوکێ لە پارکێکا دهوکێ ئەنتەرنێتا بەلاش و هەم دیسان شەحن ئانکۆ بارگاویکردنا موبایلان ji bo welatiyan hatiye dabînkirin ev parkê binabe parka Tehsîn Tehaya û yekê ji parkên herî mezin û ê diyarê bajarê dihokê rojane sedan xelek diçine wêrê demê xweş digel xweşteviyên xwe diborîn vê ca hevkarên me azlayvek amade kiriye em bi hev re bibînin. بله از نال پارکا تحسین تاها مال زریلاند اوجی او پارکا کو جالی حکومت هریما کردستان وهاتیا درست کرن لسری سبازو ده خلق لور ریاضیت دکا لهمان دم ده لنیورو ایوارا خلق ورزش و پیاسات دکا و لهمان دم ده دیگه حواله خو کسکاری خو تنور دمن خوش ده بورینن تشتکی جوازو تایبت نوا به پارک ده هاتیا دان اوجی او کو هلا انترنت تجبونا حولاتیان و لهمان دم ده حولاتی دکارن کو دما قصتا وردکن موبایلین خوشش هم بگن بلکو اوا کارکی جوازا دناف پارکن هریما کوردستان و پارێزگا دۆگەت یادانان ئەوەژی بێ شێوەیە و هەوڵاتی دکارن موبایلی خۆش هەم بکەن لە هەمان دەم تەلەڤژی ئەوە FTTە کوتکارن هێلا ئەنتەرنێت وەرگرن ئەخوازم کوازم بخوا بجرە بینیم نەها من بخوا ئەنتەرنێت نینە ئەزێ هەوڵدەم و ئەنتەرنێتێ وێرێ بۆ خۆڤاکەم دا گوەز بکار بم بخوا کار بکەم وی شێوەیە ئەوە هێلا ئەنتەرنێتە هەوڵاتی دکارن و بە وی شێوەی بەشدار بن ئەوە ئەنتەرنێتێ من جیهات ئەوەژی کارێکی تایبەت و جیوازە ئەو هەوڵاتی کون هەلڤەر تێنە دیتن بتریاوان و هێلا ئەنتەرنێت ژەڤەر وەرگرتی ناژی هەم دەمێن خۆش دەبورین دگەل هەواڵێ خوا دگەل ماڵباتە خوا دگەل خێزانە خوا هەم دکارن و بڕێگا vê هێلا ئەنتەرنێت دگەل هەواڵێ خۆشی پەیوەندیە بگەن وەگەر کارێکی تایبەتی هەبێ vê شێوەیە و ئەنتەرنێت وەرگن ئەوەژی بەڵکو سەر ئاستێ عێراقێ جارێت عودی بێک و vê شێوەی هەوە هەیە ئەفکارێکونها ئەنتەرنێت هەیە شەحن هەیە دەمێن خۆش دەرباز دەکەن لەو ماژی و پلانە حکوومەتە هەرێما کوردستانی ئەوکو ئەو پارکێن پارێزگا دۆگەیکونها ژمارەك هاتیە دروستکردن لە هەمان دەمدا ژمارەگادیژیکونها کار لێ تیاکردن و هەوڵاتیان پارێزگا دۆکێ کو بێ بەهرە بن ژوان پارکە لە هەمان دەمدا خزمەت گوزاریان جودا جوداژێ بێنە ئەنجامداندا و بکارە بن هەوڵاتی مەفەدار بن و دەمێن خۆش دەرباز بکەن بەڵکو لەوی دەمێن و هادای گەلێک هەوڵاتی قەستا وان پارکاتکن دانشن نان تێدا دەخۆن بەرکو ئیساڵ جیاواز بوو گەلک باران نهات بوو خەلک دەڕناکەوە دەروا بەرکو لە ڤان جیادمین ئەوەژی من بەحسابێکێت بەرکو کارێن تایبەت و جوان و جیاواز لە پارێزگا دڵۆکاتیان نیامتان بەێ مەتین ئەم بابەتە تەبان زۆر سەرنجڕاکێشە
ماڵابێت لە گەرمەی ئەو کاولکاری و شەڕ و شۆڕەیە سێریکە چی هەواڵێک بۆتە ترێنت. ماوەی چەند ڕۆژێکە ئاگربەستی شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیل چۆتە بواری جێبەجێکردنەوە و تاوەکو ئێستا چەندان زیندانی فەڵەستینی و بارمتەی ئیسرائیلی ئازاد کراون. ئەوەی لەم ماوەیەدا لەبارەی ئەو بابەتە بۆتە ترێنت لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان نیگای کچە بارمتەیەکی ئیسرائیلی بووە بۆ چەکدارێکی حەماس لە دوای ئازادکردنی. ڤیدیۆکە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بۆتەوە، دەیان ملیۆن بینەری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبووە. بەشێکی زۆری بەکارهێنەران دەڵێن کچە ئیسرائیلیەکە کەوتۆتە داوی خۆشەویستیەوە لەگەڵ ئەو چەکداری حەماس. هەرچی میدیاکانی ئیسرائیلیشن ئەوە ڕەت دەکەن و دەڵێن کاکە میدیای عەرەبی بابەتەکەیان زۆر گەورە کردووە، هیچ شتێکی لەو جۆرە لە ئارایە نییە. ئێوە دوای بینینی ڤیدیۆکە چۆن دیمەنەکە شیەکەنەوە؟ وەڵی من پێم وابێ ینی تۆزێ عشقوشتی تایە مەتین، ینی ئەو سیرکردنە تۆزێ نۆرماڵ نییە. دخوات زان ینی زیاتر ژە ساڵێکێ بە هەڤڕابووینە ینی دبیتن و دبیتژی ئەو نەبیتن. يعني بيت ميدان عربي بواكي جشتيا بابا تقال مازن كربيتن ودي بيجي اصلا قلنا حاجه كربيتها وهردو تجدبن الراس. ججنا تشلي زفستاني ايكا لججنين ازديان جبو ماويل تشل روجان بابا شيخ و اولدارو تشلاجر روجان دقرن وباشان دبيتا ججن وهندك ريو رسمين اوليين تايبت لهندري لبرزقها لالشدهنا جيران بيجا هفكاري ما باكيجك آماده كده سبارد بوی ججنی و آماده کاری نوی و هفرا ببینن. ججنا چلی زوستانیا چرا ایوارا ججنی جیت هنه وی خستن اولدارو باب شیخ و چلگر لی حاضر بونو سبق و تکستن اولی جیلیت هنه گوتن. ازیدیا خودی ناسیه برای دیاروگ سروشتی او دیاروگ سروشتی همو هیزن گوتینه هیزه که مزن پشتت بیجن هیزه خودا اوی اف دنیا دای و خوشی دای لو ما پیوا خودا هاتیه کو اوی اف دیاروگ سروشتی همو هیزت مزن اول پشتوان همو هیزه اوی همو اف دیاروگ سروشتی داینا چونکو ازدیاتی اولک کفنار گریده سروشتی و لو ما چلی زوستانی جی كود بكفتا صارترين تشروش تورزي زفستاني دا باب شيخ وجفاتاوي وشي كسي بفتن بروجي دبتن بشتي كود بتا دوي ما دو تشيلي زفستاني بداوي تيتن ودبتا ججن وشوي روجي دادي دس بيكتن كودي بليت قرمي بلند بن اف ججن قريداي تشل روجين دريج وسقا وسر وسقامي صار بهيا بايوان ديك مكون بورزي زفستانيا سماطة كتايبت لي فارا ججني حاضرت كان بشكل خلكيجي لي حاضر بونا الكروجات اللي زبسطانيا عندي بيجي رجال الدين اتما زلام ميت ريب رسما ويت اولي باب شيخ وبيش امام وباب غافان وشاويش وجوامرت حاضرين شلقرت حاضرين سماطة كده شكن بخيرانا في خدي ريب رسما كي جوانن حياته بشري فتقري داينا ام دسخو پروردگارم بو خودي دسخو بلند كاين خير وخوشي واتفاقي باب تحمد دنياي وتالي بهرامش دهابتن باخبرتو هاتيما اسهاتي القلعه الى خو اسهاتي ما اذا تشلزفستان نزل همو ازديا وخاصه الايدا السداعج ده تجار الوان بيروزيت كم والهر انسانكي يعني دعاء شخوره بكن هاتينا فيديو لقيت خو بكن شبولا على شيء يعني بعمل على جلق اشتكي بيروزا ساڵانە لە 24 مەها 12 چلە دەست پێت کات دوی مەها دوو دبتە جەژن لە هوندرێ پەرستگەهێدا چەندین ڕێوڕسمێن تایبەت ژبی لیوانژی گۆڤەندا دەرێکانی دەهێدەکردن. پشتیبۆرینە چ ڕۆژێن چ لە زڤستانێژ لای ئێزدیانڤە برێوڕسمێن تایبەتش لای بابێشێخ و چلەگرانڤە هەنەک ڕێوڕسم لهێرە تێنە گەڕان ئەڤە ژیوێ چەندێت گەهینێت کو ئۆلە ئێزدیان ئۆلەکە کەڤنار و گرێداناوێ بسروشتی و گەردوونی بە هەیە دەرما بەعدری کوردستان 24 پەرستگەها لالش بە فەرمانی سەرۆک مەسعود بارزانی
داهاتی هەردوو کتێبی بارزانی بۆ مێژوو بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد دەبەخشرێتە منداڵانی بێباوک. موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی بە کوردستان 24 ڕاگەیاند ئێستا هەردوو کتێبی سەرۆک مەسعود بارزانی بۆ مێژوو و بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە کتێبخانەکانی هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەستن و کەوتونەتە بەردیدی خوێنەران. سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی ئاماژەی بەوەش کرد بە فەرمانی سەرۆک بارزانی داهاتی ئەو دوو کتێبە لە ڕێوڕەسمێکدا دەبەخشرێتە منداڵانی بێباوک لە هەرێمی کوردستان بەبێ هیچ جۆرە جیاوازیەک. ئەو دوو کتێبەی سەرۆک بارزانی بۆ سەر زمانەکانی عەرەبی، ئینگلیزی، فەڕەنسی، فارسی، تورکی و چەندان زمانی دیکەش وەرگێڕدراوە. سەرۆک بارزانی لەو دوو کتێبەیدا بەوردی باسی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد، ڕووخانی ڕژێمی بەعەس، ڕووداوەکانی دوای ساڵی 2003، نووسینەوەی دەستوری نوێی عێراق، هاتنی ڕێکخراوی تیرۆریستی داعش، پێشێلکردنی مافەکانی کورد لە عێراقی نوێدا، ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و چەندان بابەتی دیکەی کردووە. جگە لە نووسرا و جێڕانەوەکانی سەرۆک بارزانی لە نێو ئەو دوو کتێبەدا چەندان وێنە و بەڵگەنامە هەن کە چالاکی و کردار و بڕیارەکانی سەرۆک بارزانی نیشان دەدەن. بەێ شاکە ڕاستی جێ دەستخۆشیە و هەر ئەفتشتە جانە بەستەرۆک بازن تێ چاوەڕێکردن ئەو هەردوو کتێبێتی مخۆ هەردووکێت بە خواندی هەم بۆ مێژوو هەم دیسانیا بەسێ دیرۆکە ملەتی کورد تایبەت بەریا ڕژێمە بەعەس و پشتی ڕووخان ڕژێمە بەعەس ڕاستی بابەتن گەلێک گرنگ تێدا هەنا یان هەستیار تێدا هەنا وەس ینی ئامژگاریە هەمی خوێنەران کەم کو بچن ناوا کتێبخانەیاندا بکردن چونکە ڕاستی گەلێک استفادێژی بینن هەلبەتە داهاتێوان ji بۆن zarokانeyek ku bêdayk û babin û di ji aliyê dezgehê xêrxaziya barzanî be ji bo ser hemî zarokan li hemî bajar û bajarokên Herêma Kurdistanê wê pê parvekirin. Di şakir em ê biçine pakêceka din me heye taybet be bihayê zêrwana di heya me heft rojên derbas bû da bihayê 1 lîre azêrî li bazarên Îranê nizîkî 1 milyon timenê beriz bûye. Hewlatî dibêjin زێر برادەیەکی گیران بووی و بارابترە خەلکی نەشێن ji bo pêkînana prosa hevjîniyê بۆ hawbeşên xwe bikirin. Giranbûna zêrî di demekî de ku Komara İslamiya Îranê li 10 mangên derbasbûyî da bi bihayê zêtir ji 6 milyar dolaran zirê hawirde kirî ku ev jî sê hindiye beraber be salên beriya wê. نرخی زێر لە بازاری ئێران لە تۆمارکردنی ژمارەی پێوانەی نوێ بەردەوامە. لە یەکەم ڕۆژی ئەم هەفتەیەدا نرخی لیرەیەکی زێر بە نەخشی نوێ گەیشتە سەروی 62 میلیۆن تمەن. تەنیا لە ئێوارەی پێنجشەمەوە تا بەیانی ڕۆژی شەمە نرخی زێر لە بازاری ئێران لە 102 گرام بووە. گرانبوونی زێر وای کردووە هاوڵاتیان ئیدی توانای کڕینی زێڕیان نەمێنێ و تەنانەت کاریگەری لەسەر ئاماری پێکهێنانی ژیانی هاوبەشیش هەبووە. جاران مردم بۆ سرمایە خەرید فرەتر بوو نسبەتەن بە ئیسا ئاسە کەسێک بوو زەماوەنی گەرەکی بێ بۆ کاریگەرێکی بێ قودرەت خەرید مردم هاتنە خوارەوە مقداری کەمترە تا ئەمسێن هەم سیت مردمی شوودن بەرەسەرەت بە دەوجێت نسبەت بە قودرەت خەرید نسبەت بە جاران ساڵی هەر ساڵی 2 ساڵەمە بەبووگەی یەکسیەوە مشتریەکان و گران بوو بە تەڵا ئێستا بووە گرەمی 5,500 این بووە کەسێک گەرێکی بۆ زەماوەن بێ نهایەتی 50 گرام بسێنێ 100 گرام بسێنێ بێتە 600 میلیۆن 500 میلیۆن. گرانبوونی زێر لە بازاری ئێران پەیوەندی ڕاستە و خۆی بەدابەزینی بەهای دراوی ئەم وڵاتە لە بەرامبەر دراوە بیانەکان و بە تایبەتیش دۆلاری ئامریکادا هەیە. لە پاش سەرکەوتنی دۆناڵد ترامپ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دراوی ئێران زیاتر لە 120 بەهای خۆی لەدەستداوە و ئەمەش گرانی لە ڕادەبەدەر و هەڵاوسانی لە هەموو کەرتەکان لێکەوتوێتەوە. گرانی دولار و سکەوتەڵان نییە کاکەگیان پارە ئێرانی بایەخی نییە ئەرزشی نەماگە هەرچی شتە گرانە چه هەرزانە مەسەڵەن تو شتێتر ما پێ بێژە بەغێزمە کرایە ماڵ هەرزانە وەدیعا هەرزانە مامرە هەرزانە چه شتێک هەرزانە تا تەواو دولار مەسەڵەن هەرزان بێت لەبان فرۆشی زۆر تاسیری دانیایتر ئێمە ڕۆژ لە 3 ڕۆژ فتاحمان نەگرێت
هەر بەرەوبانە تراروە بەرەوبانج بچێ مەردم قودرە خەریتیان نییە. هەفتەیەک لەمەوبەر عەبدولناسر هیمەتی وەزیری ئابووری ئێران ئاشکرای کرد لە ماوەی دەمانگی ڕابردوودا بای 6 ملیار و 300 میلیۆن دلار زێر هاوردەی ئێران کراوە کە بەراورد بە ماوەی هاوشێوەی ساڵی پێشوو نزیک لە 300 زیاترە. چاودێرانی ئابووری ئێران دەڵێن حکوومەتی ئەم وڵاتە لە ڕێگەی هاوردەکردنی زێڕەوە پارەی فرۆشتنی نەوتەکەی دەگەڕێنێتەوە ناو ئەم وڵاتە و ئەو زێڕەش بە نرخێکی گران بە هاوڵاتیان دەفرۆشێتەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. بەڵێ شاکار بەریا کۆتب چ دەست پێ بکەی دەست پسەرێکی شتا بکەم هەر سەبارەت بزێرە. چەند ساڵتە پرۆسا بژینی پێکینە؟ من تقریبا 12 ساڵە. 12 ساڵ وی دەمیتە چەند زێر بوو کۆرەمەتی پێکینە ئەو کاتێ ئێمە باش بوو ێستا ڕۆژی جومعە ئۆنسێک لە بازاڕەدارایەکاندا زێرگەشتە 2870 دلار. بژە مازوعی نەگورێتەن چەند چێکرا تۆ ئەزای چی مەتین تۆ ئەز لە من بێ من مێناوە و مناڵمە و خێزان مێ الحەمدولیلا بەس مەتین تۆ چیەکەی زێر ڕابکە بەخوا مەگە زرد بکڕی هەرناوینین و تەواو نانا ئینشەڵڵا زیوی ئەرزانترەمانە بەس باوەڕکە مەتین زیویش لە تا 2030 چێتە بەرزترین ئاسی یعنی ئەڵێن تەوانە وەکو چێکی دیکە بێژم کەچا باش خوا زێرە زێرەر پێت ویناکە بۆ بکڕی کچی باش شاکار ئەمێ بچنە تەوەری دوێ باسکە تەوەرێکی تایبەتە و بۆ مژ بخوا جێ ئەمانی خۆشم تەوەرێکی وستا هەبیتون کام بەحث بکەن چونکی تایبەتە بە چاو قەهوێ ناوا ستودیامێ بەحث وێکن ژمارەیەکە ئیسکان و هەمدیسان بریسکان و چاژی مەینانە پەلژ لێرە دەرە هەنە دگەل هەواڵ جەمیل شارەزاد بوارێ چاو قەهوان دەر ستودی میوانێ مە کاکەواڵ گەلک بخێراتی گەلک خوشحاڵی کتویر و لێرەی زۆر سپاسان دەکەم بەیانتان باش بەیانی باشتر گەلک سپاس دەستپێکی ژێنێ دەست پێ بکەین کاکەواڵ چەند جورێن چای مەهەنە بە ئەوەکی گشتی زۆر سپاس ئێمەگە بەگشتی مەسەن ئەگە بچینە ناو ئەو تەوەرەی کە باسی چایە دەکەین چایە ئەگەر یعنی ئەگەر باس بکەین زۆرت ڕاستە یعنی بەیەک بەرنامە و بە دوو بەرنامە کۆتایی پێ نایە بەس یعنی شێوازی چایەکان ئێمە خۆمان چای چینی هەیە چای چینی بەناوبانگە خۆی چا ڕۆکە لە چین سەری هەڵدا کە دوای ئینتاج کرا بەرەو یعنی وڵاتان و شەڵق ئەوسەد کە تەوزیح کرا چا بەگشتی لە جیهان بەربڵاوە ڕێخۆشکەریش بوو لە بۆ قاوەش هاتە مەیدانێ پێشتر دەمێت تۆزێک قەوسەکەم بدێ بچمە ناو بواری قاوەکەی بەس بەریە کوتب چی یعنی چا کەڤنترە ژ قەهوێ قەهوە پشتی چاهاتێ منە چا بەخۆی چا ڕئیسیە بەڵێ چا ڕئیسیە بەربڵاو لە جیهان خواردنەوەکی ڕئیسیە بەس ڕێخۆشکەر بوو لە بۆ قاوەش هاتە مەیدانێ پێشتر قاوە لە دیوەخانەکان هەبوو لە گوند دەیانگۆ بابچین قاوەک بخۆینەوە لەوێ قاوەکی دەرەجێکیان هەیە بەس ئێستا بەعکس بوویتەوە ئێستا کە دەرەبچین لە شاگە ڤاڵتۆ خۆ کامیانت پێخۆشترە وەڵی من خۆم عشقی هوردوشیانم بەس خۆم هەر بەناو یعنی ئەو لەقەبم کە هاتووە هەر لە 15 ساڵیەوە عشق و شەیدای یعنی ئەو بواری خۆم بوومە باش قاوە ئەمەوێ لە قاوە تۆ زیاتر قاوەکەم هەڵبژاردو بۆچی لە بەروی قاوە هێورکەرەوەیە چاش هەمان کات هەر ئەو هەیە چاش بەس قاوەکە زۆر تایبەتە قاوە تایبەتیە چا دەرەجەیەکە خاستە لەو پێشوەوەیەکی ئەوها کوردەواری ئێمە بە خۆمە بە چا بەناوبانجین بە کوردەواری ڕاستە لەگە قاوەش زۆر برادری بەس پێشتر نارێم لە دیوەخانەکان لە گوند قاوە هەبوو دەیانگۆ با بچینێ ماڵ فلان کەس و لەو دیوەخاندا دەنشین قاوێکی خۆش دەخۆین و قاوێکی چاچی هەیە بەس ئێستاکە هاتە ناو شار یعنی هەر فەرعەک و تەمەشا دەکەی یعنی تەمەشا دەکەی چای غەڵوسی داناوە ئێستا من ئەو بابەتێک کە چاوی غەڵوسم داناوە چەند نابێت لەسەر غەڵوسەکە بێ لەبەرێ چا گەڵایە بەڵێ چۆن یعنی هەر بیکوڵێ ئەو تام و بۆن و هەموو شتەکانی ئەبات وەڵی مەتین ئەوە ئێمە نایزانین تەوان کاچین بۆ سەیران ڕێک قۆری و کتریەکە ڕێگە خێنە سەر دوای تامی ترخێنایە وەڵی تامی چانایە چار نابێت لەسەر غەڵوس داینێ لەبەرەوەی قوتەکەی زۆرە ئەو چاش گەڵایە ئەو قوتەی دەبات ئەو تام و بۆن و ئەو شتانی نابێت ساگەر خۆ دەگە بچین لە شوێنێک ینی چا هەبێ بەس ئێمە لە بوارەکەی خاکەکەمان بۆ لەوانێ بۆ چای گونجاو نەبێت مەسەن لە شەرق ئەوسەد لە لای ئێران جیرانەکانمان
تەمەشاکە لەوێ بڕۆ لە باغەکە چایەکەوا لێکە و تۆزێک بیکە ناو هەر تام خۆڵەکە ئەدە یعنی بە قوترە چایەکە ئیسفادەی زیاترە بەس ئێمە چی لێ دەکەین لەگە ڕێزم لە دام و دەستگاکان دەبین لە شوێنە تایبەتیەکان مەسەن چادان دەدرێت ئەو چایە چی لێ دەکە ئەو چای دەخڵێنی زۆر دەیکڵێنی ینی ئەو تام و باشە کاگەڤاڵ لەگەڵ کاگمەتین و من بڕۆین بەیەکەوە باسێکی چاو شتەکەمان بۆ بکەیت و ئەوانە یەکەم جار فەرموو ئاباسی ئەو پێگاتی ئەو چایانی کە دادناوە ئەوانە ئەوە چای جەعفەرانە ئەو بینە ئەم دیوە لاوانە باش گوتم بابێنە خۆی ئەوە چای با لێوێ دەست پێ بکەین ئەوە چای جەعفەرانە باڵە ئەوە چایەکی زۆر بەناوبانگ و لە کوردەواری ئێمە خۆش ئەو چای زۆر چایەکی چای زەعفەران ئەوە زۆر بەکاردێن ئەو چای ئێستا کە هاتی ئەوە چای ئەو چایش چینی ئەو چایە چای سەوزی پێ دەرێن چینیەکان ئەوە چۆن ئەو چایە دەخۆنەوە ئیتر ئاوی گەرم مەسەن لە کوپێکەوە لەو کوپانە ئاوی گەرم دادەنێ زۆر لە شوێنە گشتەکان چام داینێ چیان ئەو چیان نەخوارد چای ئێمەیان نەخواردە بەڕاستی ئەو چایان خواردووە بەشە ماستا شاکارگەلێک دەبێژن چا سینی یانکۆ چینیش بۆ قۆڵۆنێ و نەخۆشەگەلەکە باشە ئەوە دەرەجێک ئەو چای هەم بۆ قۆی قۆڵون و هەم بۆ ئەمە ناتوانانی بسینە ناوبواری مەسەن دکتۆریۆشتانە بەس وەکو ئەوە ینی چای سەوز بە سوودە زۆر باشە یەک پرسیارم بۆ دروست بوو ئەو قاپەت داناوە ئەوە دارچینیە وایە ئەوە دارچینە لەگەڵ هەمووی پێگاتی چاکانە ینی هەر نوعێکیان بێ ئەتوانی دارچینیش بەکاربێنی ئەمە ئێستاکە ئەو چایەمان هەیە ئەوە ئێستاەوە پێویست ناکە دارچینی تێکەوە ئەو خۆی ئەو پێکاتە خەڵتەیەەکە ئەو خەڵتەیەوە دارچینی تەیە گوڵی تایە چایەکی بەتام خۆش بەس ئەگە بێت و ئەتو دارچینی لەگەوە تێک هەڵکەی لەوانێت تامی چایەکەت بگۆڕێ تامی چایەکەی ناخۆش دەبێت ئەها بینەرانە ماڵەیە پێویستی بەوە نییە کە دارچینی تێ بکەی خۆی پێگاتەیەکە وڵای خەری و بڕێ بەێ مامستا ئەم بەسێ ماڵدا بکەین گەلێک جارە چال سەر غازێ دێتە دروستکردن تازە ئاماژەم پێکرد عفو چایە نابی زۆر بکوڵێ چایەت کە ئەتو کوڵاند ئەو تامە و قووەتەی نامینێت کاگەڤاڵ بۆچی یەک تۆز ناسوڕێ بۆیە کامێراکە بتوانێت بە جوانی ئەو کامێرایە ئەو چایە نابی کاگەڤاڵ حەزەکەی فەرمووەرە ببوورە ئەو چایە نابی ئێستاکە من ئەو چای لەسەر ئەو ئاگرەدادەنێم بە خیلالی لەوانەیە سی چرکە چرکە ئەو چایە ئەو قوتەی نەمینێت ئەو ئیسفادەی کە ئەتو لی دەکەی نامینێت عنی دەبینی ئێستاکە بینی نیوەڕۆ بینی حەسر ئەوە کاتێکی زۆر گونجاوە بۆ چای یعنی کاتی زێڕینی پێدەرێن خۆی چاش گوڵی مەزلیسە ئەگەر تو یعنی هەر شتێکت خوارد چایەکرد لەگە نەخوارد دەرێ من چمە ئەو ماڵە وەڵای ڕێزیان لێم نەگرد و شتێکی وایان نەدا یعنی باسی خواردنەکە ناکات باسی چایەکە دەکات چکە بۆ چا گوڵی مەزلیسە من ناوم لێ ناوە چا گوڵی مەزلیس چا تایبەتە بەڕاستی هێورکەرەوە لە کاتی بینی زیاتر لە بەریتانیەکان و فەڕەنسیەکان و لەو بینێ بینی حەسر و لای نیوەڕۆ کە سەر خەو دەشێنی هیلاچی عازت پێدا بۆ چای یعنی خۆت حەزت دەستە چای ئێستا ناکرێ مەسەن سەعات 6 ئێوارە چای دەخۆی تامێکی وای نییە ئەگە بێ بینی نیوەڕۆ عەسر تامێش تایبەتی خۆی هەیە چایە کە دەخۆیەوە ئیسفادەی لێ دەکەی هادە دەبیوە دەبینی پێشکەشکارە یا دەبینی هەر لە هەرچ بوارێک دابی کە چایەکەت خواردەوە مێشکری سرعەت هادە دەبیەوە ڕاستە باشە کاکەڤاڵ چەند دەخوات چال سەر پەلام بیتن لەسەر ئاگرێ بیدم باشە و ئاگرێەوەی هێدی بێتن یە لاز بێتن بخێرا بێتن ئاگرەکە بەخۆی چایەکە 3 دقا 4 دقا ئەگەر ئاگری کز بێ زیابێ بەخوا نابێ ئاگری ئێستاکە ئەو گەڵ و سەمدانای ئەو ڕژوەکە مەسەن ڕژوو گەڵ و سپێ دەرن دامناوە ئەوها تۆزێک گەرماتی لێ دەدا بۆ لەبەروێی چایەکی جوان دەربچی ڕەنگەکی جوانی بداتە چایەکەی ناکرێت چای ئەتو لەسەر ئاگردانی و لێی گەڕێ کاگەڤاڵ زۆر خۆش باسیەکە اینجا من ئێستا بەخوا حەزم لە چایە چی بکەم لە خزمەت داینەوەجەوە چا ئازرە و قاوە ئازرە و دونۆ ئەقاوەمان ئازر وەڵی من حەزم لە چایە اینجا کامەیانێ بەمێ ئەبێت پیاڵەکەت بەمێ وەڵی ئەز دەکەی لە ئێستاکە خۆی ئەمەگە بەرنامە پێشکەش دەکەی ئەبێ لە کوب بخۆیەوە چایە ئەبێ لە کوب بیخۆیەوە ئەخر ئەزای بۆ حەزم لە پیاڵەیە لە بەرەوەی ڕەنگەکەی ببینی بزانین چۆن دەرچوو بەسەر چاوەجەوە بەتاڵ دەخۆی وابزانم یا وەڵا شەکر ناخۆ من کابراایەکی سەحیم کاک
هەواڵ جاکە باڵ هەر بەحسش شەکری ئەم بکەن چا بێ شەکر باشتران شەکرم بکوین بەخۆی شەکر طبعاً ئێستاکە ئەتوو کابرا دەرێ من چاخۆرەکی زۆر ئالوودەمە بە چای ڕاستە تەمەشاکە من برادرم هەیە زۆر جار 8 ساعت 9 چاخوا پێم وتۆ تو ئینتحاری خۆتەکەی حسابم کردووە لەوانەیە ڕێژێکی ئەوەندە شەکر دەسە ناو ڕاستە تەمەشانێکە دەرێ وەڵای کاکە من تووشی نەخۆشیێک هاتوومە دەرێم کاکە ئەو شەکرەوە لێ دەکا شەکری ڕێژێ هەموو شتێک زەرری خۆی هەیە بەڕاستی کاگەڤڵ ئەم هەموو شتێک جوان و چا خۆش و شتە هەیە کورە واز لە زیان و شت هێنە با چاگەمان بخۆین ئەزەوە خۆم دیکەمە ناو ئەو فەفوریە بەس لە بەرەوەی کە مەسەنە گوتم بازوو ئامادەیکەم و زوو ڕاست جەماعەت یایمە بەس ئەمەیانە کاکە هەڤڵ بەڵێ ئەمانە چا زۆر بەتامە ئەمە تەبعاً چایەکی زۆر جوانە باڵە ینی ئیزعاجت ناکە ڕەش نییە زۆر دەستخۆش برێ ڕەشە بۆ بەیانی ئەو چای ڕەشە بخۆم ئەمە کام چایان بوو کاکەڤڵ ئەمە ئەو سادەیە ئەمە ئەو چایە ئەو خەڵتەیە ئەمەی کە دارچینی ناوێت بەڵێ ئەمە ئەو چایە تێم کردو دارچینم کەمێک تێ کردووە بەس لە بەر تۆزێک بۆ و بەرامەکەی بێت نابێت و لەسەر لە مەسەن بۆ چای پڕ دارچینیکەی تو مەسەن بەزە برێ من چایەک بخۆم تام دارچینەدا یا تام هێلەدا تەمەشارێکی پێکاتی چایەکە دەرەجێکە بەس لە ماڵەوە مەسەن نازانی شێوازی لێنانەکەی لێ نازانی لەسەر ئاگردا دێنێ مەسەن ئێستاکە چای ئەگە بتێ بە ئیسراعەت چایەکی ڕەنگێکی جوانی بدە لەسەر ئاوی سارد بێ ڕاستە بکە خۆشە خۆش نییە باچایکی بێن کاگمەتین ئەسی زۆرداکردنی مەمژی قەهوای بێتنەوەی تا چاداوی مژی قەهوای زمانە خۆی ئەوەی کە چاخۆر بێ حەزەکە چا تۆزێ ئەها تفت بێ ینی بەس من زیاترها ئێرانی حەزی لە چای ڕوونە من حەزم لە چای ڕوونە بەس خۆی چاخۆری ئەسڵی ئەمە ئەخوا ئەم جۆرە چایە بەڵێ خۆی ئەگەر تو مەسەن ئەگە خواردنێکی باشت خوارد ئێستا خۆ ئەگە خواردنێکی باشت خوارد پێویستە چایەکی قورس بخۆیەوە ڕاستە باشە هەزمێکە ئەی چۆن هەزم ناکە چا زۆر باشە دوای ناخواردن چا ڕاستە خۆ نەخورێتەوە باشە ڕاستە دوای سعاتێک نیو سعات باشە لە بەروەی هەم ئیسفادەی لێ بکەیت لە خواردنەکە بێجە مامۆستا دوی ژیل تەوەرێکی بەرنامەی خۆمە بەحسە هێندێک کرد کو نیترین توێژینەوە و ئەو دیراسەتاتێکردن بژنەوەی ئەکسەر پشتی نانخۆنە چاویتە بە خواردن دەرێ باش نییە لە دوای مەسەنەکە ڕاستە خۆ تو نانت خوارد ڕاستە خۆ و چاق بەس ئێمە لێ ڕاهاتوینە مەسەن زۆر جار ڕۆیشتیمە بۆ شوێنە گشتیەکان و تایبەتیەکان چایان بردووە یا قاوەم بردووە ڕاستە و خۆ دەبێت چایەکە ئامادە بیت ینی ئیسراعەتی پێ نادە ینی مامۆستان بەسی قەهوەی بکەن ئەو قەهوەتە بۆ مامادەکردی جۆرە قەهوایەکە ئەوە قاوەی چکولێتیە قاوەی تاڵیشمان هەیە مەسەن ئەو قاوە تاڵەیە کە زۆر بخورێتەوە قاوێکی بەقوتە وێ بەیانی تو خواردنێکی وار نەخوارد بێ هەیە ڕاستە خۆ بەیانی کە بەوەی کە نان بخوا نەکەم تێش نەخۆری بۆم باشن خراپ ئەوە باشەوە ئەوە لەوەی ئەزیەت نادا ئەو قاوێ ئەو نوع قاوێترا ئەو قاوەی فستقی پێدەرن ئێستا پشێمان بوویەوە وازام تو لە چاقا نانە بەشیوان نامەوە ئیشەڵا کاگەڤڵ یەک پرسیاری تێ فەرموو جۆری قۆری ئەوەی کە ئێمە بە زمانی سلێمایی پێڵێن کتری و قۆری ئەوەی کە تیا لێ شوێن و خۆی هەیە وابزانام لێرە پێڵەن چاوپەست ئێمە پێدرێن چایپەست چایپەست بەڵێ شێو با بڵین پێگاتەی ئەوەی کە چاگەی تیا کوڵێن یان بۆ نمونە کوب بێت یان پیاڵە بێت و کۆمەی دەسم فەرقەکە ئەی چۆن فەرق ناکە ئێستا بۆتم باس کرد ئێستا مەسەن تو نانەخۆی لە کوپچا ناخۆیتەوە لە دوای ناخواردن ڕاستە خۆ یەکە سەر حەز دەکەی لە ئیستکان چاپ خۆیەوە یا لە پیاڵە بەشی بە دوو زمان کە قسە دەکەین پیاڵە و ئیستیکان نانەقەی پێویست دەکە یەکە سەر برەی من لە پیاڵە دەخۆم هەیەش عەزی لە کوپە ئێستا تو بەرنامە پێشکەش دەکەی بە خۆ دەرێ ئەم لە عەز دەکەم لە کوپچایە بە ئیسراحەت لەبەروەی بە ئیسراحەت دەهێلیەوە لەبەری ئەو کوپە لێ ناگرێت چایەکە زۆر سار بێتەوە بەس لە پیاڵەکە سار دەبێتەوە چایەکە ڕاستە مامۆستا قوهتە بووم ئامادەکی ڕاستیگەلەکە خۆشە کێم شەکرە ئەوە شەکری هەتێدانیەوە ئەس شتی هەبی شەکرێت هەر بێ شەکرە ئەوە شکلاتی پێدەرێن
ئەوە ئەستا هەر یەک زەڕە شەکریش ترانە کاکە خۆ مەتین ئاخر تۆ هەر شتێکەکەین تۆ خەیاڵە بەس لای شیرینیە وەڵام زۆر کەفم بە شیرینی ئەو کردەوە مەسەلی پاقلاوەکە وایە دێنم پاقلاوکار دێنم ئەوە خۆی هەیە مەسەن ئاز دەکات لە شیرینی ئاز دەکات ئاز دەکات لە تاڵی ئێستا من قاوەم دایتە پێشکەشم کردو قاوە لە فنجانی ئەو گچکانە ئەو فنجانە گچکانە ئی قاوەیە ئەوە مەسەنە پێشکەش دەکەی دەرێ زۆر تاڵە ڕاست هەشە دەرێ با چەندی تاڵ بێ بۆ من باشترە کاگەڤاڵ ئەزانی چاکەی من تۆزێک تفتە خۆی دوایش باسم کرد یانی چای دروست بەم جۆرەیە یان من ئێستا من تەبعەتم وای حەزەکەم تۆزە کاڵ بێ ئێستا بۆتم باس کرد ئەو نوع چایانە ئێستا هەیە چای تفتی پێ دەدێن ڕەشە مەسەرەن چایەکی بەتامە بۆ بەیانە مەسەرەن چا هەیە ئەوە چای سریلانکە ئەو چایە چایەکی زۆر زۆر سادەیە چایەکی خەفیفە لەگەر گەڵایەکەی ئاها فەرقی هەیە شایکە لێشیکەوە فەرقی هەیە ئێستا ئەوە چەند درشتە چایەکی ڕەشە چایەکی پڕە ڕەش جوان ڕەنگی ئەوە ڕەنجێکی کاڵە چایەکە خەفیفە زۆر ئەوجا ئەو نوع چایانە هەر بابەت ئەوەی خۆی هەیە ئەوەش چای سەوزە و ئیتر هێلیشمان هەیە بەس دەبینی چایەکە بە هێلە پێویست ناکات و هێلی تێکەی ناوێ ینی پڕ هێلی کەیت و بیخینچێنی لەگە هێل و دارچین دەرێ ئەوە وڵی چایکی گرانیشم کڕی بە چایەکە خۆش نییە زۆر زار ئەوها مەسەن ئەوها تەلەفۆناتم بۆ دێشتم بۆ دەرێ کاکەواڵ مەسەن من چام کڕیوە بە 40,000 یا بە 30,000 کڕیمە 20,000 پێداوە چایەکە هیچ خۆش نییە وتم چۆن لی دەنەی وتی وەڵی من بە ئاوی کوڵاو لەسەر ئاگریش دای دەنێم دەیکوڵێنم ئێگوتم خۆستەر و پا ناکەیت و ئێوە چایە ڕاستە یاخر تو هەر بیکوڵێنی ئەوە گەڵایە ئەو چایە تامە سوتایەدا تفتەدا زۆر زۆر تفتە بێ ئەو چایە یعنی هەر تامی لێ ناقی عەز ناقی بە چایەکە باش دەستسەرە خۆ بکەم دەگەرە من بوو چێک ئەس ئەخیر کەڤڵ باسی وێکەکەن گرانترین جوورە چان کول هەرما کوردستان تێتا فرۆتنیام جوانی باواکی گشتی چ جوورە چاکە چای سریلانک ئێستا من دەکڕم ئەو چای سریلانکە بە 40,000 چایەکی زۆر نازدارە بەڕاستی نەبییانی ڕیکلام چاکان کەشمان باشە بەس چای سریلانک چایەکی جیهانیە چایەکی بەناوبانگە چایەکی مامناوەندا پێ دەرێن قورس نییە چایەکە بەس لەبەر ئەوێ ئەمە عشایر وەکو ناوچەی سریلانکە بەێ وەکو ئێمە ئامەسەن هەر بابەت و جێک و نەوە ئەچایەک دەخوا تازە بۆ جەنابەت باسم کرد چا هەیە قورسە چا هەیە خەفیفە ئێستا ئەو چای سریلانکە تۆزێک مەیلە و کاڵی هەیە ئێستا ئەو چایە ئەو خەڵتەیە باسم لۆ جەنابەت کرد ئەو چایە تۆزێ قورسە تۆزێ پڕە مەسەنە کە دوای بینی نیوەڕۆ ئەو شتانەکە نان دەخورێت حەزیان لەو نوع چایەیە کاگەڤاڵ زۆر زۆر چێژمان بینی بەڕاستی لە قسەکانت لە ئەو جۆی کام بەیانێ بۆ ئێمە دروستە کرد ڕۆکەمەکان بە چاو قاوە و لەگەڵ کاگەڤاڵ کۆتایی بە بەیانی بیستواری ئەم ڕۆیەنین ماڵتان ئاوەدان بێ و پڕخێر و بەرەکەت بێ ڕۆژەکەتان خۆتراوە